لە سەردەمێکدا دەژین هەموو مرۆڤەکان نەخۆشن، هەمویان پێویستیان بە شیفایەک هەیە و بە دوایدا وێڵن. هیچ شیفایەکیش نییە تەنها قورئانی پیرۆز نەبێت. لە سەردەمێکداین هەموو مرۆڤەکان نەزانن، ئاتاجی زانستێکن کە لە دنیا و دوا ڕۆژدا سوودی لێوەربگرن. هیچ زانستێکی لەو شێوەیەش نییە تەنها و تەنها قورئانی پیرۆز نەبێت. عەبدوڵای کوڕی مەسعود گەورە زانای ڕۆچوو لە قورئاندا دەفەرموێت گەر زانستان دەوێت زۆر بە وردی قورئان بخوێننەوە و لێی تێبگەن و بە دوای ماناکانیدا بگەڕێن، چونکە ئەوە قورئانە، زانستی سەرەتا و کۆتایی لە ناو ئەودایە. هەروەها شەیخ الئیسلام ئیبن تەیمیە دەفەرموێت زۆر پەشیمانم لە بەفیڕۆدانی زۆربەی کاتەکانم لە غەیری قورئاندا. ئیبن تەیمیە ئەم وتەی لە کاتێکدا فەرمووە کە تەفسیری قورئانی کردووە و قورئانی پیرۆزی لەبەر بووە. ئەی ئێمە دەبێت چی بڵین بەرامبەر و حاڵەی خۆمان لە کاتێکە ئێمە قورئانەکانمان هەجر کردووە و نایخوێنینەوە و جێبەجێشی ناکەین. بەناوی خودایی بەخشندە و میهرەبان. بەڕێزان خۆشەویستان، گەنج و لاوە بەڕێزەکان، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بی. خۆشحاڵ و شادومانین لە خولێکی نوێ سەبارەت بە تەفسیری جوزئی عەممە دەگەینەوە بە خزمەت ئێوەی بەڕێز لە خولێکی تایبەت بۆ ئێوەی بەڕێز و خۆشەویست لە خزمەت قورئانی پیرۆز دەبین. ئەو قورئانەی کەوا پێغەمبەری خوددا دەفەرموێ صلی الله عليه وسلم إن هذا القرآن مأدوبة الله تبارك وتعالى. أو قرآنی پیرۆزە خوان و سفرەی خوای گەورەیە سبحانه وتعالى، واتە بۆ خۆتان تاموچێژی لێ بکەن. بە تایبەت جوزئی عەممە، ئەو جوزئی عەممەی کەوا شەهیدی قورئان سەید قوتب ڕەحمەتی خوای لەسەر بێ پێمان دەڵێ، دەفەرمێ جوزئی عەممە ئەو جوزئەیە خەڵکە بێ ئاگایەکان، خەڵکە نووستووەکان بە ئاگا دەهێنتەوە. پێیان دەڵێ ئیسحەو، ئیستەیقیظوا، تەنەبەهوا، تەدەبەڕوا. پێمان دەڵێ بە ئاگا وەرنەوە، هۆشیار بنەوە، بیر بکەنەوە، ورد ببنەوە لە چی؟ لە سەرەتای خۆتان لە چی دروست بوون و بۆچی دروست بوون و بەرەو کوێ دەگەڕێنەوە. ئەو جوزئی عەممەیەی کەوا تەنها تاکە جوزئێک 37 سوورەتی قورئانی لەخۆگرتووە، هەر هەموو ئەو سوورەتانە داکۆچی دەکەن لە تاکە خاڵێکی تایبەت وەکو شەهیدی قورئان سەید قوتب ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرموێ هەر کەسێک دەیوێ عەقیدەی دامەزراوی هەبێ، هەر کەسێک دەیوێ بڕوایەکی بەتین و تۆکمەی هەبێ فعەلەیه بجوزئی عەممە. و هەر کەسێک دەیوێ زاهیدانە بژی، هەر کەسێک دەوێ لەسەر نەهجی ڕەسوول الله و ئال و ئەصحابی پێغەمبەری خوددا صلی الله عليه وسلم بژی، با جوزئی عەممە بخوێنتەوە. دەبێتە خاوەنی بیر و باوەڕێکی پتە و هەروەها زوهد و لە خواترسیەکی زۆر چاک پانتایی دڵی دەگرتەوە و کاریگەری لەسەر هەموو ئەندامەکانی لەشی دەبی.